بڕیارمان لەسەردا ئەمە پێشنیارەکانی هەموو لایەکان وەربگرین هەوڵ بدەین کە ئەم وەزعی کە ئێستا لێرە هەیە بەرەو ئاقارێکی باشتر ببین ئەوەی هەمووی لەسەر کۆک بووین ئەوەیە کە ئێمە بتوانین چۆن بتوانین خەلکی ناوچەکە خزمەتی خەلکی خۆی بکە هەوڵ بدرێ لیژنەیەکی هاوبەش لە سوپای عراقی لە پێشمەرگە لە حەجی شعبی لە خەلکی خانەقین پێک بێنرێ بتوانن ئەم وەزعی کە ئێستا لە خانەقین هەیە بەرەو باشتری بن بتوانن خزمەتی خەلکی عراقی بن ئێمە دەبێ هەمومان بیر لەوە بکەینەوە بە یەک دەست و بە یەک هێز ئێمە دەتوانین خزمەتی خەلکی خۆمان بکەین بیر لە تەهمیشکردن و قساکردن یەکتر نەکەینەوە چونکو کەسمان سوودمان لە تەهمیشکردن یەکتر نەکردووە ئێمە پێشنیارەکانی خۆمان دەدەینە سەروی خۆمان وەکو پەرلەمانی عێراقی و بەڵام ئێمداوای ئێمە ئەوەیەکەوە پێویستە هەماهەنگێکی تاوە لە بین هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی سوپای عراقی هەبێ چونکو پاراستنی ئەمنیەت بەم دوو هێزە هاوبەشە دەتوان بیپارێز ئێمە هەر ئەمڕۆ ئەومان هەیە مۆعیدمان هەیە لەگەڵ ئەو بەڕێزانە کە پێشتر وەکو چالاگوان وەکو چین و توێژە جاجیەکانی خانەخین کۆبوونێتەوە دیارە لە خەمی شارەکە کۆبوونێتەوە و نوێنرایەتی شارەکەن بە شێوەی جاجیا ئەمڕۆ سەردانیانەکەین و یادداشتەکەیان لێوەرەگرین و بێگومان و راپۆرتەی ئامادە ئەکرێت بۆ سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بۆ لایەنە پەیوەندیدارەکان داوا و داخوازیەکان وەرەگیرێ و ئەبێ بە بەشێک لەو راپۆرتەی کە بڕیارەکاری لەسەر بکرێت.